خەڵکی نەک هەر ئەو دی و ڕۆژهەڵات خەڵکی ڕۆژهەڵاتی پوکانەوە بۆی پارتی وێچێتی و 20 ملیۆن کورد 10 ملیۆن کورد نابنەوە ساحەبی هیچ شتێ سەبەبەکەی چییە؟ خەنجەری غەدری پارتی وێچێتیە لە پشتیان ئەجینە خوانش کوردن بە شەرەفن جوامێرن ئازان ئەوانش خەباتەکەن ئەقلیان بە شتەشکی ئەقلیان بە مەزلومەتی خۆیانشکی بەڵام خەنجەرە غەدرەکە پارتی وێچێتی لە پشتی چەقاندون هاتوونەتە ئەمدی و خیبریان هێنای ئەمدی و پاریان هێنای ئەمدی و وتیان باشە ئۆخەی باشووریش ببێ بە شتێکی هەر باشە باشوور یەکەم غەدرکە لێیکردن پەرلەمانی کوردستان یەکەم شت هات قانونێکی دەرکرد دژی پەکەکە یەکەم قانون فیدرالی بوو دووەم دژی پەکەکە بوو تەواو مەیتی 500 پەکەکەمان بینی لەسەر جادەی زاخۆ کەوتبوون بە پەرلەمانی کوردستان بە فتوای پەرلەمانی کوردستان لەبەرەوە من زۆر ڕەشبینم بەڕاستی بەرامبەر باشووری کوردستان یعنی پێشم وایە ئاخر دەرەجەی ئیفلاسی بەشەریە نەک ئیفلاسی دینی